ججنا شاديا ججنا شاديا مبارك باذا باوقف لك شنقلان شاذان ججنا شاديا مبارك باذا ججنا شاديا مبارك باذا باوقف لك شنقلان شاذان باوقف لك شنقلان شاذان ججنا شاديا مبارك باذا ججنا شاديا مبارك باذا باوقف لك شنقلان شاذان باوقف لك شنقلان شاذان درما دردك يا محمد نامن درما دردك محمد نامن عكسي رخصاريش بدري تماما عكسي رخصاريش بدري تماما ججنا شاديا مبارك باذا ججنا شاديا مبارك باذا الله يجيب لكم شنقلان شاذا الله يجيب لكم شنقلان شاذا يا قرتوني كي رحمي بيا حالم قرتوني كي رحمي بيا حالم بقيانو قاسم ويرانا مالم بقيانو قاسم ويرانا مالم ججنا شاديا مبارك باذا ججنا شاديا مبارك باذا باوقف لك شنقلان شاذا باوقف لك شنقلان شاذا اي خالقي اي خالقي الرجو شوي اركس محمد يوم محمد دوي الله 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 نبر شفاعتي كريم أنور عالم محمد وآل محمد صلوات بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێ بێت ئازان و خۆشەویستانمان جەژنی ڕەمەزانتان لێ پیرۆز بێت هەموو ڕۆژێکتان پڕ بێ لە خۆشی و شادی ومێدەوارین خوای باڵادەست ئەم مانگە پیرۆزەی کرد بێتە هۆکارێک بۆ لێخۆشبوونی گوناه و تاوانەکانمان و ئەم جەژنەش بکاتە هەوێنی ئاشتی و برایەتی و هەوێنی پێکەوە ژیان و خۆشی و شادی لە نێوان مسلماناندا ئازان و خۆشەویستانمان ئەم شەو لەگەڵ ئەم گروپە تایبەتە لە خزمەت ئێوەی ئازیز دەبین دەیکەینە جەژنانەیەکی تایبەت بۆ ئێوەی ئازیز و خۆشەویستمان فەرماوەستا زۆر سپاس کاک دانیار جەژنی تۆش پیرۆز بێت تۆش پیرۆز بێ ئینشاڵڵا جەژنە پیرۆزەمان کرد بینەرانی ئازیز سڵاوی خوای گەورە لە ئێوەش جەژنی مانگی پیرۆزی ڕەمەزانتان پیرۆز بێت تاعات و عیبادەتتان قبول بێ ئینشاءڵڵا کۆڵێک خۆمان بە خۆشحاڵە زانین لە ڕۆژانی جەژن دیسانەوە خوای گەورە ئەو دەرفەتەی بە ئێمە بەخشی لەگەڵ میوانە ئازیزەکانمان و لەگەڵ ئێوەش لە ڕۆژانی جەژن لەگەڵتان ئابین لەگەڵ گروپە جوانەکەی مامۆستا هێمن پێنجوێنی و هەروەها جارێکی تریش خوای گەورە و دەرفەتەی بە ئێمە ڕەخسان لەگەڵ مامۆستای زۆر بەڕێز حاجی توانە عەبدولکەریم پێنجوێنی ئەدیب ڕووناکبیر و
سرود بێژ و هونەرمەندی دەنگ خۆش مامۆستا ئەمیری مەلەکی لە ڕۆژهەڵاتەوە گروپە جوانەکەی مامۆستا داستان و کاکە بڕوا و ناوەکە یەکەم ڕۆژی کاکە ئالان ئەوە لە یەکەم ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزانەوە من هەر یاخوا بەخێر بێن جەژنتان پیرۆز بێ هەڵە نەبم وە بزانم لە سەرەتایەکانی شەوانی قەدر بوو 20 ڕەمەزان بوو جاری پێش و پێکەوە بووین خۆشحاڵین لە ڕۆژانی جەژنی لەگەڵتانی جەژنان پیرۆزیە زۆر بەخێر بێ یاخوا بەخێر من وەکێ من پێنجوانی جژنە پیرۆزە لە ئێوی بەڕێز و خۆشەویست حاجی توانە کاگەمیر ئەو گروپ عەزیزە و تەواوی مسڵمانن و تەواوی بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان پیرۆزەکەم ئینشاءڵڵا ئەم جەژنە بێتە مای خێر و خۆشی و ئاشتەوایی و برایەتی بۆ هەموو لایەک ئەم شەو لە خزمەتانە ئەبین ئینشاءڵڵا ببینە ئەخیری سیگەوهەرەکەی مانگی ڕەمەزان ئینشاءڵڵا و هەموو لایەک دڵخۆش بکەین لە ڕۆژانی جەژن و ببینە نقڵانە و جەژنانەی هەموو بینەرانی خۆشەویستی کەناڵە جوانەکەی پێیان جەژنانی تایبەتمان پێیان ئەڵبەت جەژنانی زۆر تایبەتمان پێیە ئینشاءڵڵا و بە کۆمەڵێ بڕگە و بابەتی زۆر جوان و ڕۆحی و معنەوی کە هەمومان پڕکاتەوە جەژنانێکی خۆش بۆی کە بەڕاستی سیمانگی ڕەمەزانمان پڕکاتەوە لە خێر و خۆشی و بیرمان بێنێتەوە کە ڕۆژەکانی داهاتوی جەژنیش هەر هەمان ئەخلاق و فکر و ڕۆحێتی مانگی ڕەمەزانمان هەبێ و درێژیکەینەوە بەسەر ساڵەکانی تەمەنمانە ئیشاءڵڵا هەمیشە سەربەرز و کامەران باس دەکەین شەوانی مانگی پیرۆزی ڕەمەزان زۆر هیلاکمان کرد دواتر لە دژێ بەنامەکە لای کاک حاجی جەژنێ پیرۆزی و خۆشحاڵی جارێکی تر هاتیتەوە وەلامە چاوە دڵمان ڕوون لە شەوانی ڕەمەزانە پڕی کردبووین لە عشق و خۆشەویستی ئێستا جەژنانەمان لێ ئەوێ ئەڵبەت جەژنانی جوانمان باتێ و پڕمان کاتەوە لە جەژنانە و لە ڕۆحیەت لەو کارە جوانانەی کەیتر لەمە دووە لە مانگی ڕەمەزان کە تێپەڕین و بەرەو جەژن و بەرەو بەهارێکی تەڕ و جوانەچین پڕمان کاتەوە لە ئەوین بسم الله الرحمن الرحیم درود و سڵاو لەسەر گیانی پاکی پێغەمبەر و یار و یاوەران و شێرکەتەکانی ئینشاءڵڵا جەژنی ڕەمەزان لە تەواوی گیان پیرۆز دەکەم بە تایبەتی لە جەنابتان لەم گروپە بەڕێزە لە تەواوی بینەرانی پەیام و ئەو برا بەڕێزانەی کە لە پشتی کامێرن خۆشحاڵم خی گەورە تاعەتەکانی لێ قوبوڵ کردبێتین و ئەو ماندووبوونەی کە لە ڕەمەزانە کردومانە خی گەورە بەم جەژنە خۆشە بۆمان تۆمار کات و لە قیامەتیشە جەژنێکی خۆشمان پێ با کە چونە باش یاخوا دەست خۆش بە کاک حاجی دەمێت لەوە دەست پێ بکەین کە خی باڵادەست چه حکمتێکی تێدا هەیە کە ڕێگەی پێداین جەژن شادی خۆشی بگەڕین لەوەی کە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا برسیمانە بێ هیلاکە بین شەوان نوێژی تەراوێت چەندین کاتژمێر ئەمێنینەوە لە نوێژ و لە تەراوێح و لە عیبادەتەکاندا ئەمە چه پامێکی تێدایە کە ئێمە دەبێت ئاهەنگیش بگەڕین و خۆشی و شادی ببەخشین وڵا لە شتی زۆر جوانی تایە وان ئێمە چکە لە ناوڕۆحی ئیسلاماژین ناوڕۆحی عیبادەت هاژین هەندێک جار کە جەژنی ژێت ئەگرین بۆ ئەو ڕۆژانی کە عیبادەتمان تیا کردووە بەڕاستی چکە جەژنی ئێمە ئەجەژنە ئەسڵەکەی ئێمە لەو کاتەیە کە لە حوزوری خۆیان بەڵام خی گەورە لەگەڵ عامی مجتەماع و عامی کۆمەلگایە تەمان ئەو ماندووبوونانەی کە بۆ خۆی تەعالایەکەی سێری کە خۆی تەعالا دوای ئەوە ئازاد دەکا چی ئەخۆی بیخەوە مباحە بەڕۆ چی ئەەکەی بیکە بە سروشتەوەی کە بۆماندانراوە چۆن تۆ 30 ڕۆژ لە مانگی ڕەمەزاندا دەمی خۆت چاوی خۆت گوێی خۆت ئاکاری خۆت لە مباح و غەیری مباحە کردوتەوە خی تەعالا جەژنێکی بۆ تۆ داناوە بۆ سەرکەوتنی تۆ بۆی پێت بڵێ ئەی بەندەکە ئەوە سەرکەوتی ئەوە جەژنانەی تۆیە 12 مانگە بۆ داناوی مانێکیان بۆ من بوو 11 مانگەکەی تر بۆ تۆ بۆ پێمانەڵێ ئەو مانگە مانگی تەدریب و تەرقیە و خۆپێگەیاندنە بۆی خۆت بارگاوی کەیت و خۆت بێزکەی بۆ 11 مانگەکەی تر جەژن زۆر خۆشە جەژن ئەبێ خۆش بێ و ئەبێ خۆشیشیکی خی گەور لێمان خۆشکە لێمان قوبوڵ باشەکەین حاجی تواناگیان مامۆستا ئەمیری مەلەکی جەژنە پیرۆز بێ و خۆشحاڵین جارێکی تر بە خزمەت تێگەشتینەوە بە دیدارە شاد بینەوە جەژنە پیرۆز بێ و پێم خۆشە هەر پەیامی جەژنە پیرۆزەوە گەر هەبێ و بە حکمیەوەی ئێسا نوێنەرایەتی هەموو ڕۆژهەڵاتەکەی ڕۆژهڵاتی وڵات و نەتە و نیشتیمانەکەی بۆمان تۆزێکیش هەر لە جەژنی ڕۆژهەڵاتەوە بۆمان باسکەی سڵاو ڕێز و حورمەت ئازیان و خۆشەویستان
بینەران و بیسەرانی خۆشەویستی شەبەکەی بەرزی پەیام جەژنی ڕەمەزانتان پیرۆز بێ جەژنی بەرز و عەزیمی موسڵمانگەر خوای تەعالا قەسەمانی لەبەر جەلال و جەبەروتی لەبەر حوسنای سیفاتی و لەبەر تاک و تەنیایەکەی خۆی ئەم جەژنە مبارەکە و ئەم ڕۆژە پیرۆزە بیکا بە باعیس و بانیە خەیر و بەرەکەت بوو گلایکمان بوو هەر کەسێ لە هەر شوێنێکەوە هەست و هەر موسڵمانی ئینشاءالله جەژنی زۆر عەزیمی من لە ڕۆژهەڵاتە الحەمدولیلا بۆ ئەم مەسائلە زۆر ئەهمیەتی پێدەن و میشە جێگەی شانازیە بۆ ئێمە نوێژمان هەیە الحەمدولیلا لە جەژنی پیرۆزی ڕەمەزانە هەموو لە ڕۆژهەڵاتە شرکەت دەکەن لە نوێژەکەوە ئینشاءالله خوای تەعالا بەرخاتر باڵای بێسایی پێغەمبەرگیان صلی الله عليه وسلم بەرخاتر ئەو مەقامەوە بەخشی بە پەیغەمبەر هەموو ساڵی جەژنی ڕەمەزان بێ بە باعسی خەیر و بەرەکەت و فیوزات و بەرەکاتی ئیلاهی بوو گلایک و عەزیزگەل و خۆشەویستگەلێ وا دەنگی ئێمە ئەبیسن و تەسویری ئێمە دەریافت دەکەن ئینشاءالله. خوا دەست خۆش بێ. جا پێمان خۆشە گوێویستی بەرهەمێکی دیکە بین ئینشاءالله. هەموو خزمەتە ئێمە انشاءالله دواتریش مەلاتان کاگی منە خۆشەویستە لای کاگی من حاجی توانە ماوەسا داستان هەر ڕەمەزان تا و دەفەکەی کردووە بە زەرب ئەوەی زەربی پێڵێ بەڵێ ئەم شەو شتمان تایبەتە گۆڕیەتی کارەکانمان تایبەت و جەژنانەیە دە ئیشاڵە هەوەکو جەژنانەیەک ماوەستا ئەمیر بزانین چی بە بینەرەکانمان پێشکەشەکەی ئیشاڵڵا ئەم جەژنە بێتە مایەی دڵخۆشی و خێر و خۆشی بە هەموو لایەک ئینشاءالله. برخیز و طاعت کن که طاعت به هر کاره سعادت آن کسی داره که صبح زود بیداره دلم گوید که برخیزه هوا گوید دم دیگر هوا را زیر پا بگذار که وقت امر جبار است جوانی را مگر پیری چرا پندم نمیگیری یقین دانی که میمیری چرا افعال بدکار است شروع تختت بیاندازه جنازت مرکبی سازه درون گورت اندازه تو را آنجا عملیار است الا ای شمس تبریزی مگر شهد شکر ریزی
اگر 100 سال بگریزی آخرش مرگ در کاره اینو بروی پیغاری حرام اینو بروی پیغاری حرام بکی تمنا لذاتي الله بكي تمنى لذاتي الله الله يا الله الله يا الله يا ربي صلي على المصطفى صلوات وسلام برسول الله بوني هالشيني بزار قايتوبو بوني هالشيني بزار قايتوبو ببياني قوتوي عتري لي أهات بوني قوتوي عتري لي أهات الله يا الله الله يا الله يا ربي صلي على المصطفى صلوات وسلام برسول الله بنا وباب الروي مسجد النبي بنا وباب الروي مسجد النبي بكي تمنى نبي عربي بكي تمنى نبي عربي الله يا الله الله يا الله يا ربي صلي على المصطفى صلوات وسلام ورسول الله ما قربه وخيال يناي بداني ما قربه وخيال يا نبي يناي بداني خيالي شكولا يا نبي دريك كمالا خيالي شكولا يا نبي دريك كمالا الله يا الله الله يا الله يا ربي صلي على المصطفى صلوات وسلام برسول الله دەستان خۆش بێخوا کاک حاجیان بێمە لای بەڕێستان ئەگەر بەراوردێ بکەین لە نێوان جژنی ئێستا و لەگەڵ جژنی جارانە پێت چۆنە ینی سەرنجی تۆ چیە لەسەرەوەیان ئمە تەمەنێکی گەنجمانەیە بڵێن یعنی با باسی تەمەنی مناڵی گەنجێتی خۆمانکەین بەڵێ بەداخەوە لەوانەیە بۆ من تۆزێ خۆش نەوە بێت چکە هەتیوی و تۆزێکەوە بۆ من ناخۆش بوو میشە ئێمە لە مانگی ڕەمەزانە خوای گەورە باوکمی بردەوە دەم و جەژنەکان بۆمان یادگارێکی ناخۆش بەڵام
فێربووین لە گەورەیە کە ئەبێ جژن هەر خۆشکەی چکە جژن بەمانەکەی عەربیەکەی یانی عید لە عەودەوە هاتووە گەڕانەوە دیسانەوە بۆ خۆشی و شادیەکان و خۆڕی فرێشکردن و خۆنیەکردنەوە. جژنی جاران خەڵک سادەتر بوو، خەڵک بڵین بیئەکەونە گەورە نەبوو، فەزای تەکنۆلۆژیا و تەمەدون ئەوە گەورە نەبوو. جا تا تەمەدون زیاب بکات تا ئیعمار و تەکنۆلۆژیا بەرەوە پێش بچێ ڕۆحی مرۆڤەکان بچووگە بێتەوە. بۆی ئێستا خەڵکی لادەیەک لە ناحەیە باشترە، ناحەیە لە قەزایەک باشترە، قەزایەک لە شارێ باشترە. خەڵک لەو زەمانەیە ئەو نە مەشغوڵ نەبوون. خزم و ناسیا هەمووی لە یەک گەڕەکە لە یەک شوێنە لە یەک مۆقعاکۆ بۆ سەردانیەکیان نەکرد. مام و خاڵ و باپیر و دڵسۆزی مناڵی یەکتری بوون. دراوسێ هەمووی مناڵەکانی وەکو مناڵی خۆی سێرە کرد. جەژنانی زۆر تیا بوو، خۆشی و شادی زۆر تیا بوو. ئەلبەتە الحەمدوللا ئێستاژەوە هەر هەیە، بەڵام خەتای ڕۆحی مرۆڤەکان نییە کە وای لێهاتووە. مرۆڤەکان ئەو ڕۆحی جوانیانن ماوە تایبەتی لە ناو ئیماندارانە، بەڵام بیئەکە وای کردو، زروفەکە وای کردووە کە ئەمە دەستەبەر نەکری ئێستا. بەڵام سپاس بۆخوا ئێستاش ئەبینین لە زۆر شوێنە بەرجەستە بووە. مەسەرەن جاری وا هەیە لاندێک گەڕێکی تازەیە زۆر خەڵگە گەڕێ. سپاس بۆخوا ئەوە زۆر شتێکی باشە. ومێ دەکەین ئینشەڵڵا لەم بەرنامانەوە ئەمە نوێ بێتەوە، ئەمە جارێکە نوێ بێتەوە. ماوەسا شوان ویستم بێمە لای تۆ یادگاری و بەسەرات هەیە لەگەڵ جەژنا بەتایبەت تۆ لە گوند بووین لەوانەیە جیاوازیەکە بوو بێ لە مەراسیم و جەژنەکانە لەگەڵ شارە چۆنی بوو لە مەراسیمی جەژن؟ توانم بڵێم تا 20 ساڵی یانی تا و کاتێک چوومە زانکۆ هەر لە گوند بووم ماوا بووین. نەوەڵا بەس گەر بڵێم بارودۆخیەوێت تۆزێک تایبەتتر بوو بە تایبەت ساڵی نەوەتەکان و سەرەتای 2000 وەمانە زۆر جار حاجی تواناکاگە من ینی یادگاری کۆمەڵێک نووسەروشتم خوێندوێتەوە هی ساڵی 60ەکان و 50ەکان باسی ژیانی لادەیان کردوانی کۆمەڵێک پێداویستی سەرەتایی بڕواتان هەبێ یانێ معجیبی نقڵە بووی نەبوو لەو ینی بەڕاستی یانی ڕەنگە ئەمە بۆ تەمەنی مناڵی من هاوسەردەمەکانم ڕەنگە لە شار و لە شوێنەکانی ترا ئەمە هەر مەوزوع نەبوو بێ تۆزێک پێشترەوە بوون. بەڵام ئێستش تامی ئەو نقڵانەی جەژنانە کە وەرمەگر ساڵی نەوەتەکان چەلق و فەلق و ڕۆشتن بۆ سواربوونی زۆر ینی نازانم ئەو تامە هی ئەوەی مناڵی ئێستا مناڵ ناگەڕێ مناڵی ئێستا لە جەژنانە شتێک نییە خۆی پێ سەر قاڵکە لای ئێمە ئەو کاتە زەمانێک هەبوو کە چەلق و فەلق و کورسیەکیاندانا بەدار دروستیانەکرا و سیاری جەژنەکە زۆر جوان بوو بەڕاستی. کاگەم هەر پێم خۆش بوو من لە شەی بەراتە هەر بینیم ئەوم زۆر زۆر پێخۆش بوو هەر زیندوو بوو ئەو کلتورەمان کە مناڵ گەڕک و شوێنەکانە زۆر خۆشە. بەڵام لە جەژنە شتێکی تایبەتە بوو ساری جەژنەکان پێوت ئەنوەرە ساری جەژنەکە هاو ئادەی سەرکەوە بزانە بۆ کوێتە بە دوورترین شوێن لە سلێمانیا کە ئێمە ڕۆشتین مامەیارە بوو بەڕاستی شوێنێکی دەبوو مناڵانی سلێمانی باسی زۆر یانی ئەو پەڕی خۆشی بوو ئێستا مناڵ جەژنی نییە یەکێ لە شتە خۆشەکانی جەژن ئەلبەتە بۆ مناڵ جەژنانە و کڕینی جلوبەرێک بوو. ڕاستە ئێمە تەمەناکەین دوعاەکەین لەم جەژنەیە بە هەمومان هەموو بینەران بڵێن ئامین. خوام دروفە ناخۆشە ناهەموارە اقتصادیە لەسەر هەرێمی کوردستان و تەواوی عێراق لابە کە مۆزەفەکان و بڵێن کارمەندان و کاسبکاران و خەڵک بە تێگرا دیسانەوە دڵخۆش بێ و گیرفانی پڕ بێ تا جەژنەکەی خۆشتر بێ چکە کاسەی پڕ ئاشتیم زۆر باشە. حاجی توانە وێ ڕای توانم بڵێم 100% پشتیوانی پژگیری قسەکانتم و هەمووشی وایە واقعا. بەڵام ئەمە لە ڕوانگەی خۆمەیە من قەت ڕژبینیم هەمیشە هەر گەشتبینم پێم وایە تاکی کورد زۆر بەرگەی کردووە بەوەی کە غەڵەت تعبیر نەکەم بەوەی کە هێشتا هەر پشتێکمان نییە یاخود سیستەمێکی پەروەردەی دروستمان نییە ئاگای لە تاکەکانمانوێ بەو هەموو جەنجاڵی ئاولەمەی هاتووە هێشتا تاکی کورد باش پەروەردەی کرد دەستی گردووە بە کۆمەڵی کللتوری جوانەوە. هێشتا من ئەوەشی کە ئێستا خەڵک ئەگەڕێ و سەردانەکە هێشتا هەر بە زۆریە بینم هەر باشە. بەڕێزی شدۆک و پیاوێکی ئەدیب و ڕۆشنبیر و کۆمەڵایەتی دڵنیام لە جەژنەکانە خزم و دۆست و کەس بەسەرەکەیتەوە کۆمەڵێک یادگاری هەم خۆش ڕۆدا هەم ناخۆش ڕۆدا چی و بەسەر هاتۆ لەو گەڕانانەیە لەو مەجلیسانەیە جا زیاتر ئەوانەی کە ئەگەڕێن تووشی شتە بن ئەوانەی کە لە ماڵەوە دانیشتون هیچ کێشیان نییە. وەڵایی لە جەژنانە بەڵام بە شتێکی خۆشتان بۆ جێڕمەوە جەژنە و پێویستی بە قسەی خۆشوانە هەیە. تەوا من یەک ڕەخنەمەیە لە سەردانکردن لە جەژنە ئەوەیە کاچی بۆ ماڵ یەکێت خوات دوو قسەی خۆشکە ینی دوو پێکەنین دوو نوکتەی خۆش بم ڕوومۆچی مەچۆ جەژنە یان مەچۆ ماڵیان کاچی خۆشی بەرێ وا مەچۆ دوایی کەچی بڵێ خۆزگە ناتای ینی قسەیکی وەڵا بە
ئێمە لە مزگەوتی شێخ عوسمانی سیرێن وێژمانە کرد ساڵی 2001 و 2002 بوو زۆر هاتوچێ مزگەوتەمانە کرد لێش گەورە بووین لەو گەڕەکە گەورە بوو کوڕێک ڕەفیقم بوو کاک دیاری لێرەوە ڕێز سڵام بۆ هەیە شتی خۆشمان زۆرێ پێکەوە لەو مزگەوتە نوێژی ئیشامان کرد و بیستی بوومان کچێک لەو گەڕەکەیە وەفاتی کردووە وتیان وا بیستم لە کاک دیاری وتی وەڵا لەوانەیە ئەو گەڕەکەی لە خوار مزگەوتەکە سێ چوار خان و خوار مزگەوتەکە قەرەباڵخیەک بوو منیشتم کاک دیاری تۆ بڵێ خوشکی کا خالیدی ئەوانە تەمان کاخالیش برادێکی خۆشەویستی خۆم بوو ئێمە وتمان باوەڕکە لەوانەیە خوشکی ئەو بێت و حەیامانە چێن نەچوین بۆ تازیەکەی کوڕێکیش تازە گەڕا بۆ کاگوریا لێرەوە ڕێز سڵاویشم بۆ هەیە گەڕا بۆ بۆ ناودین خواخوای شتی چاکی بووها بە دوای شتی چاکە گەڕا وتی منی ژیان یاکتیشمان لەگەڵا بوتی منی ژیان وڵا قەرەباڵخمان کردەوە 4-5 کەس و بەنێتی تازیە چوین وتمان نوێژەکە ماتاوا کرد ئەچوین دوایی من لە ڕێگای وتم ئەرێ باشە کاک دیاری تۆ بڵێ مە تازیە بێ لەو دقیقەوە وتم مەلایەکی بە سێ چوار کەسا خۆی کرد بە ژوورەتی ئەرە وڵا ئەو گەرمە با بڕۆین حەیامانە چی ئەمانە وتم باشە با بڕۆین بە من یاوە تۆ دەستی مەلایەتی دەیەبێت تۆ فاتحەکە بخوێنی وتم وەڵام من لە هەموو مناڵترم و ئەو تەمەنە جواب بوو کاک حاجی تۆ یان کاگوریان کاک دیاری تو کاکی ترتیان وتم بەخوا من نایخوێنم کاک دیاری وتی مەیکەن بەهارا من خۆ بخوێنم فاتحەکە وەڵا ڕۆشتی نەژوورە و وەڵا ئاوا سەلام عەلەیکم وی وەساو لەم لاولاو لەسەرەوە قەرەباڵخی وەڵا ئێمەش دانیشتین لە بەشی خوارە و ئەو دوو پیاوە بەڕێزشکە لە ئێمە گەورەتر بن چوونە سەرەوە وەڵا کاک دیاریتی ڕەحیمە الله ولمن عاد بحرمەتی سورة الفاتحة دەستمان بەرز کردو فاتحەی بەدەنگی بەرز کردو و سێرمانەکە کەس دەنگ بەرز ناکات و کەسیش نایخوێنێنەوە عێک بوو ئەوانە و وەڵا ئێمە ماکرد ئێمە هەسانە سەر پێمان خۆ عەفویکا و بۆ خۆتان خۆش بنەمانە و زۆر بەساردی جوابیان ناین و بەرامانە تەبیعی نەبوو شتەکە و ئیتر ئەومان کرد ئەوتمان لەوانەیە لەدڵی خۆمانە مەساتەکە قورس بێ و چی ئەو شتانە وەڵامان کاک دیاژەر وایە کرد وەڵام ئاوا سێرێکی سەرۆم کرد کاگوریا تۆزێ ورگن و قەڵەو بۆوانە سێرەکەم ورگی ئەکە پێکەنێ پیا بۆ لەم تەعزیە پێکەنێ وەڵا لە پەنامە دوو کورسی ئەولا ئەو برای بڵێن کوڕێ و ماڵە کە بە حسابیان بۆ تعزیە خۆزیان چوین وەڵا سی خوڕمەیەکی لێیان وتی حاجی بەخێر بێت تم خۆش بیا خۆ کاک جەزاجان براگەی نایجزا لەرەوە ڕێزمێ وتی بۆ چی هات وتم ئەی کەستان نەوتی وەڵا خوشەکەم شووی کردەوە شەکرا خواردنەوەیە فەکە فێک ئالێرا ماوەستان نە ئەچووە خوارەوە نەهاتە سەرەوە ئەوونە ئیحراز بۆنەوە فاتحە ماغن داوای لێبوردنمان کردوانەوە باش خۆشی مەلاکە باش بوو گوێیتەوە بوو وتی کاکە بەخوا مێڵم بڕۆنە وەڵی ئەمە تەوا فاتحە لە تەعزییانە بەدە شەکرا خواردنەوە هەیە وەڵا زۆر محرز زۆر لەو حاڵەتەنە خەڵک لی تێکە چێ یان زۆر جار لای خوا مبارەکی کە ئێمە فاتحە بەر جددی فاتحەماندایە و زۆر بەناخۆ یعنی زۆر نەشانێش بڕین تا برمە و پاقلاوەمان خوا و شەکرایانێ نەم جاڕۆژتی بەس زۆر احراز بوو حاجی هەر لەوە کابرا چوو بوو بۆ تازیە هەر لەسەر قسەکەی حاجی دانیشتی بوون و فاتحە خوێندبوو تاوان ئەوی من وەکوی تۆ نیە تەعزیە بوو فعلی سەرخۆشیان کرد بوو دی کاکە خوا عەفویکە کوا ڕەحمەتی لەکوێیە وڵی ماوەستا عاجزی توانای لەسەر بیری یەکەمە لەبەر بەرنامەکە یانی تۆزە پێکردین وەڵگرتووە توایی تۆ ئەو وێنەیە بێنە پێشاوی خۆتان خوا عەفویکە خەڵکە دانیشەوە ئەی شیرینتان نەبینی شیرینی شتێ نەوەڵا بەس خەتای ئێمەش نەبوو خەتای ئێمەش نەبوو شێوازی وەستان و چوونە ناو شەکراوەکە زۆر لە تەعزیات و بۆیە باسی زەوق و هونەرکی باش ینی حاجی خۆتە زانی شەکرا خواردن شۆ کۆمەڵی ئیلتیزاماتی هەمی چاوەڕێی دەمی مامۆسای بڵێ ماڵ بوو ئەخر ماڵ لە هۆڵی شارواڵی ئادی پس ئیتر هەمووی پسیێغاڵە بشڵێ هەمی شاوەڕێ و لە حەزەیە بە ئەمەش دێرن هەر بۆ ئەوە بیر نەچێ هەستەکەم مامۆستا ئەمیری مەلەکی شڵا بە بێدەمنی ئەڵێ پسکەی سمێڵیە شتێکی لەو لەوزاری کوردواری هاپیاکەنێ ئەڵێ شتێکی لە دڵایە بەوەسا بزانم چییە تۆش لە ڕۆژەڵاتی هیچی بەسەر نادە تۆ ماشەڵا هەم قورانە خوێنی و هەم چیتە مەجلیس و تەکی و خانەقا و مزگەوتەکە بیر وانە ئەڵێیتەوە وانێ خاترەی خۆشم ئەوەسە و خەڵکۆ و جەماعەتە دوایە و مەدح و وەسف و دوایە قەراتە الحەمدولیلا تین دوای خێرمان بووەکەن ئەوە خۆی بۆ ئێمە خاتری فرە خۆشێکی یعنی خاتری خۆشمانێمە زۆرە چ لە ناو مراسماتە چ لە هەر شوێنێکا بووگین الحەمدولیلا خوا لوتفی شامڵی حاڵ ئێمە بووگە و لە هەر کوێنێکا بووگین ئەو مخاتەب و مستەمعگەلە الحەمدولیلا ڕازی بووبن و شکر بۆ خوا دوای خێر هەموویان شامڵ حاڵ ئێمە بووگە و الحەمدولیلا شکرە بۆ ئێمە ئەمە خاتری خۆش ئێمەس کە هەمیشە ئەم خاتر خۆشە تکرارەوێتەوە لە بەرێکە وڵای مەجموعەیەکی بوون بۆ تەعزیەیەک
تر یەکێکیان بە زۆر برد بوو گەنجێکی تازە پێگەشتوو بۆمانە و ئیتر بۆی فێری کۆمەڵایەتی بێوانە ئیتر کە چوو بە نەژووی کیاتوی خۆ لێ خۆشبی کیاتی بۆ خۆتان خۆشبنەوەی کیاتی خۆی گەورە بە باشتی بەرینی شاد کە هەری کەشتێکی وت بوو لە ئاخر ئەمیشی چی بۆ نەما بۆ وای زانی بوو نابێ قسەکانیان دووبارە تیمیش داوای لێبوردنەکەم بردووە خۆشمان بۆ حاجیتوانە خۆی دەرنەخازاری جا خاڵێکمیە زۆر قسە خۆشە ینی باپیرم ئەمری خوای کردبوو ئیتر خۆ باوکت بمرێ معازە بەبی ماشەڵڵا ئەو هەر لە قسەی خۆشی خۆی ناکرد یارە ئەو کاتە مناڵیش بوون ینی من مناڵ بووم بیرماوە لە پاڵیا دانیشتوێن تەمەنیان نزیکە لێکەوە پیاوێک هاوت لیتێک چوتی خوا هیدایەتی بە وتی وەرەوەرە هیدایەتی چی بە بای کردەوە بەخاتی خاڵەواز بێ وتی ئاخر نامردووە هیدایەتی چی بە لا حول ئەخوا دەستێ لای خۆش بێ دڵنیان بینەرانیش پێیان خۆشە شتێکی شادمان هەیە ئەرێ برادەران ئەو مایکە گە بچێتە با ئەو پیاوانە کە مامۆستا ئالان و مامۆستا داستان و بە درێژایی یادمە ئەو شەوانەی ڕەمەزانە هاتن بۆ لامان ئەمج لە کوردیە جوانانیان لەبەر نەیەکرد دیارە شەوق و زەوقێکی جەژنانی لێ یاون عشقی جەژنە مامۆستا داستانگیان جەژنتان پیرۆز گەرنیشمان ئازاکەن چەند شەوێکی مانگی پیرۆزی ڕەمەزان یادی بە خێری شەڵا خوای گەورە لێ قبول کردی ماندوومان کردن دەستپاسەکە مامۆستاگیان جەژنی ڕەمەزان لە هەموو موسڵمانانی جیان پیرۆز بێت تایبەتی مسلمانانی ئینشاءالله سپاس دەکەم جەژن پیرۆزەش ئاراسی هەبوو هاوڕێیانەکەم تایبەتی کاکە بڕۆ و کاکالان چونکە نەکاکەوە چونکە ئێمە کاک بڕواگەرنێ ئازاکە چونکە شەوێکیان ئەو هاتوویەوە نەهاتبوون ئاگام دەر لە شاشەکەەوە تەسفیری کرد ئەوە چی بوو کاک بڕاو مۆزوعان لا یەک شت کاک بڕوا مامۆستا من لە بەرنامەکانی ڕەمەزانە دیقەتمەیە هەنێک جار کە کامێرەی لەسەر نەبوو پێکەنین شتێک فەتفێکیانە کرد و پێکەنینێکیانەوە بەس نەمانەزانی چی بوو شتێکی تایبەت بێ مەسەلەن لە بینی خۆمان بێ لەوە چێ مەسەلەن نەتوانین لە هەندێک شوێنە شتان باس بکەی سەرەتا جژنە پیرۆزە لە ئێوەی بەڕێز و خۆشەویست و لە مایکەکەت بەسکەیتەوە گاک بووی لە ئەو هاوڕێ ئەزیز و خۆشەویستانێک کە بە درێژای مانگە لەگەڵمان نەبوون و بۆ ئەو ستافە جوانشکە لە پشتی کامێرەوەن دەستخۆشیان لێەکەن جژنە پیرۆزە لە هەموو بینەرانەکەم بە تایبەتی تر لە دایک و باوکی ئەزیزی خۆم شتێکی ئیزافەش بۆ مەوزوعی و تەعزیە شتە لەوە چێ بیستراوێ دیش بەڵام تر لەن کابراایك ڕۆشتۆ بۆ تازێ بە سێ پاس گەشتۆ لێ هێتی داوەزین هەیە دەستی هەموو لایە خۆش بێت و سپاس بۆ مامۆستا ئالان بەس مایکەکە وەرگرە یاڵا مامۆستا ئالان باشە دەستان خۆش بێت تەمەند درێژ و ناخوا جاوە حاجی توان زۆر ینی تۆ سەری ئەو سیفەتە جوانانەی کۆمەڵگای کوردی کە من بیستومە تامان ئەمە نامانەوێ بچینە ناو بابەتی ئەڵێن هەر مردوویەکی شەڵاگە خوای گەورە عاقبەتی خێر کردوێ سوبحانڵڵا لە ڕۆسیەم ڕۆژی تازیەکە مەجلیسەکە خۆشە بێ و تۆزێک دڵودەرونی کە سوکاری تازیەکە ئەوەنە بێتەوە پێکەنینی تیا بەس بڕات هەبێ من تەجروبەی زۆر بۆم کرد دەزانن وایە جا هەر ئەمە ژوایەگا زۆر جار لە خۆشترین کاتەکانی ژیان ئەمەرە بێ بچینەوە بۆ ئەو نوع مەوزوع ئەو نوع یادگاریانە وەڵا ئەوە شتێکی ترت بۆ باسەکەم جەژنەوە بە ئەمەژەر پێشکەشی بینەرانی خۆشەویستکەین کوڕێک کاگلەری ناوبەر خۆی سوعبەتچی و قسە خۆش بوو باوکی ئەمرێت کە باوکی ئەمرێت ئیتر لە ئەسنای ئەوە برادەرەکانی هێن و ئەو ژەگری ئەوە چی وەریان لێ ناڵەوە ناسەی لەبیر چووە ئێمە لەناو ئەوی نەشاوازە ئەوە ڕاستی بەخوا ناسی لەبیر ئێمە لەناو ئەوم جەژنە خۆشەیە شتەکەمان بردەوە بۆ مردن و بۆ ئەوە من حەزەکەم شتێکی خۆشتر بگەڕمەوە دەبوو بینین کە گێماگوانی حاجی تو ئێمە ماڵی باوکەم پێشەوەی کە زەواژکەمەوانە لە گەڕێکی بوون تۆسێ مەسیحیتی هەبوو ئێستا ژەرتیایەتی لە شاری سلێمانی بەڵێ ئیتر دراوسێ و مردویان لێ مردبوو ئەو بێ بشیت ئەوان لە کەنیسە دانیشتبوون ئێمەش پورزایەکمانەیە لە مەریوان کە حاجی ئەزانێ کاکفەریت تووسە تەمەنی هەیە بەس ئیلتیزاماتێکی دینین یعنی خەڵکێکی ناو مجتەمع نییە ناتوانێت زۆرەوە بکە کە چوینە ناو کەنیسەکە وتی ئەوم پێتاڵە من هەمووتان گەورەترم خۆم فاتیحەدایم ئێمەش نازانین ناو کەنیسای فاتیحانی ئەوان مەسیحی مردوون هەمیان دانیشتبوون و هەراوای کرد یا تەورات
ئەخوا لەشتان ساغ بێ کاگە میگیان چیمان پێشکەشەکە ئیشاڵا بۆیە حەزەکەین ئەو دەرفەتەی کاک دانیار با ماماندەی شەڵار گەشتمان لە بەرەمێکی تریش و بەرەمێکی تریژە بێ سەڵ بیرە بزان بە سەراتێکنی هەرە بێت شتێک هەبوو بێ لەو هەورامانیشتان بەسەر ناتوانەوە ئەوە بەسەراتەکانم زۆرن ئیشەڵا ئەمە بە خراپ لەسەرمان نەشکێتەوە بەس کاک بڕوا ئەوان هەموو مەسەلەکە گوێزەغە نەبێت کەڵکی ئێرە نایەن بە کەڵکی مەسەلەکە گوێزەغە نەبێت ئێستا بەس لە بەرنامەکە هاتم سەری ئەو مۆزە مەکردانم هەرێ مۆزە یا پلاتینیۆن ئەوەی هاتەوە ئەستەکەم ئەمە نییە شەڕشکلی لە مۆز ناچێت بابچی لە لای شڵات دوایی درێژە دێنەوە سەگیان فەرموو خانەقایی لە وڵاتە پێشکەشتانەکەم ئینشاءالله لە مەقامی شوشتەریە لەگەڵ کاک بڕوای خۆشەویست و دۆستانی عەزیز دەی ئینشاءالله فەرموو ساقي أمانا أمانا زمزمي زليل ساقي أمانا أمانا زمزمي زليل ويلو سرگردن بوانم لدوي باوي پیر ويلو سرگردن بوانم لدوي باوي پیرم ساقي أمانا أمانا زمزمي زليل ساقي أمانا أمانا زمزمي زليل ويلو سرگردن بوانم لدوي باوي پیرم ويلو سرگردن بوانم لدوي باوي آي نواين علي دل بوانم قرياني مجنون نواين علي دل بوانم قرياني مجنون ظلمة وانو عزيزم لا حجري درون ظلمة وانو بوان جحوج ريدارون ساقي أمانا أمانا زمزمي زليلم ساقي أمانا أمانا زمزمي زليلم ويلو سرگردن بوانم لدوي بالاي پیرم ويلو سرگردن بوانم لدوي بالاي پیرم دلارونم عزيزم البوسي نجادم تو دواي دردو عزيزم البوسي نجادم تاروشي مردن يا نبي هر دلالاتم تاروشي مردن يا نبي درمان دردكم بوانم هبالتوا درمان دردكم بوانم هبالتوا يا زري خاك وبوانم يا قجري يا زري خاك وبوانم يا قجري وساقي أمانا أمانا زمزمي زليلم ساقي أمانا أمانا زمزمي زليلم ويلو سرگردن بوانم لدوي باوي پیرم ويلو سرگردن بوانم لدوي باوي پیرم دير تمرقد بوانم صلاتي شمال دير تمرقد بوانم صلاتي شمال بوجي حقيتو يا نبي قلبك يا وتو تفعل بوجي نبيتو يا نبي قلبك يا وتو تفعل ساقي أمانا أمانا زمزمي زليل ساقي أمانا أمانا زمزمي زليل ويلو
و سەرگەردەن باوانم لە دوای باڵای پیرم وێڵ و سەرگەردەن باوانم لە دوای باڵای پیرم وێڵ و سەرگەردەن باوانم لە دوای باڵای بچمە مەدینە باوانم بێسێم بەپاوە بچمە مەدینە باوانم بێسێم بەپاوە هەرزەبم بەدەست عەزیزم رسول الله عرزابا بعد عزيز رسول الله ساقي أمانا أمانا زمزم زليل ساقي أمانا أمانا زمزم زليل ويل سرگردن باوانم لدوای باڵای پیرم وێڵ سەرگەردەن باوانم لە دوای باڵای پیرم هەوارە کۆنە باوانم جێی عشقی دیارین هەوارە کۆنە باوانم جێی عشقی دیارین دەستێی مەدینە دیانامی دڵە بۆ چاوێری دەستێی مەدینە دیانامی دڵە بۆ چاوێری ساقي أمانا أمانا زمزم زليل ساقي أمانا أمانا زمزم زليل ويل سرگردن باوانم لدوای باڵای پیرم ويل سرگردن دەستان خۆش بێ و دەنگتان نەڕزێ کاک حاجی لە جەژنەکانە لە کوردەواریا زۆر گرنگی ئەدرێت بە خواردنی بەیانیان بە تایبەت شلەی قەیسی هەر نابێت یانی ئەمە هەر ئەمێنێت ئەم کولتورەمان ئەگەر شتەکانی کە کاڵ ببنەوە بە زەمان هەرێ تۆ پرسیاری خواردن لە منەکەیت و ئێمەش بەوە بەناوبانگین کاگێ من نەزانێ بەنەماڵەوە بە خواردن و خۆشخۆری بەناوبانگین یەکێک لە خۆشیەکانی جەژن تەمان بۆ کۆی گشتی خەڵک ئەمە عیلاقی بە دەوڵەمەند و فەقیرەوە نییە بۆ هەمووی وایە ئەو خواردنی بەیانیانەیە باوەڕکە لە جەژنە خواردن لە بەیانیانە خۆی لای من جەژن نییە بەڕاستی خۆشە ئیتر ئەو بۆن و بەرامە دایکەڵە سێتەمان من لێرەوە دەستی دایکم ماجەکەم جەژن لە خزمەتی دایک زۆر خۆشە لە خزمەتی دایکا جەژن زۆر خۆشە ڕێزی شمەیە بۆ تەواوی خانەواتەکەمان هەرمی ئیتر ئەو بۆن و بەرامە بانیان هەڵەسیەکی بۆ نوێژەیتەوە سفرە داخراوە هەمووی کۆبەتەوە شتێکی نوێ دەرەخا ڕۆژێکی نوێ دەرەخات تۆ لە ڕۆژەکانی ترا بانیان نان ناخۆی لە دوای بانگ نان ناخۆی تۆیتەوە نانەخۆی ڕۆژەکە نوێیە زەمانێکی نوێترا بەڕاستی شتەی قەیسی مۆرکێکی جەژنانی پێوە دیارە هەر کە ئەیبینی لە ڕۆژێکی تریشا تۆ قەیسی بینە بیری جەژن دەکەێت حاجی تواناڵێن یەکێک لە تایبەتمەندیەکانی کورە با بڵێم کورد بۆی بزانین مەسەن ئەمە کوردە یا ئەمە تورکە یا ئەمە عەرەبە بۆی کورد بناسیتەوە مەسەلەن حەزی لە فاسۆلیایە خزمێکیان لە ئەوروپایە دوو مۆبایلی هەیە ئەمە ماسەفاتەکانی کوردە فاسۆلیاش شتی خۆش کاکە شوان ئێمە حاجی زانێت لە کۆڵانێکین کۆڵانەکە بۆم بەسانی کەس ناتوانانی پیا بڕای خۆمان بەیانی جەژن فاسۆلیا ئەڕوا قەیسیەت بریانی ئەڕوا برنجی کوردیەت یانی نازانین چی بخۆی چکایمە حاجی زانێت و کۆڵانی ئێمە هەمووی خۆمانین یەک شەڕە خواردنێکە ئەو بۆ ئەو یەبە ئەو ئەمەشتە جوانەکانی ترکی ئێمە لە پێشینیانە تەمانە خۆمان بەداخەوە لەو زەمانیان نەژیاوین باسییان لە شاری پێنجۆن ئەلبەتە لە شارەکانی تریشاوە هەبووە بەیانیانی جەژن هیچ پیاوێک لە ماڵی خوانانی نەخواردووە هەمویان چی خواردێکیانەبێت لەسەر سینە هێنانێ بۆ مزگەوت بۆی فەقیر و دەوڵەمەند یەک جوان نامخوا ئەوە یەکێکە لە جوانەوە غەریبەیەک هاتبێتە شارەکە جوانە ڕاستە ڕووینەیە بێتە شوێنێ هەمیان لەو شوێنە کۆبوونەتەوە و پیاوان لە مزگەوتێنامی یەکنەوە خۆڵنەبە ماوەسا مفتی پێنجوێنی شتێک لەو بارەیەوە باسەکات کولتورە جوانە دەستان خۆش بێ کاکدانێ چەند کاتمان تەواو بوو خۆحافیزیەکی بەبەرنامێکیمان کۆتایی دووبارە جەژنتان پیرۆز بێ مامۆستا حاجی توانەگەیان لە مانگی شەشەڵانی
کاک حاجی بە 30 ثانیە پێم خۆشە پەیامێک لەسەر ڕۆژی شەشەڵان ئیشەڵا چەند لە جەژنان ئەوەش هەر گرینگە حەزەکەم خی گەورە بە نسیبمانی کاتەمان ڕۆژووی شەشەڵان تەکمیلەی ساڵێکە بۆ ڕۆژەکەی تر ینی سنەتێکی مؤکەدێ و زۆر باشە کردنی ئەجرێکی گەورەی هەیە خی گەورە بیکا بە نسیب و مسلمانێ بەڵام لەسەر خۆتانی قورز مەکەن یەکسەر میکەنە دووەم ڕۆژ قچێکە لە بەری خۆشەکان بەشکن لەگەڵ مناڵەکاندانە دوو شەمان و پێشەمانەکان یان باهیجنە بە پێشە ڕۆژ بڕوا لە جێژن ئەو جا بیگرن ساڵەکەی شەشەڵان یەک مانگە مانگی شەشەڵان بڵێ بەس 6 ڕۆژ بە ڕۆژوو ئەبی جارە من هەر یەک مانگوێ ڕەمەزان بەترسەوە شتە خۆم زۆر جاڵێ نازانم من وام هەستەکەم زۆربەی جوانە بۆ تەکمیلی ئەوەی ئەمە تەمان یەکشتی ترێ لێرە ئەگەر ئیجازەمە زۆر بە کورتی خی گەورە واز لە ئینسانی مسلمان نایانێ حەل بیانی پێگرێ بۆی ئەضعاف المضاعفە زیای کابووی بە 6 ڕۆژ ساڵێک تایاتێ بە ساڵی هەموو تەمەن تایاتێ بە شتێکی کەم بەخشینێکی زۆر لێلەتو قەدر هەزار ئەوایە بەڵام زۆر ڕاستە دەستان خۆش خۆ دەستان خۆش بێ زۆر سپاسانەکەین بەخێر بێنەوە دووبارە جژنتان پیرۆز بێ دژنیرانی عزیزمان دووبارە پیرۆز بێت و هەموو ساتێک و هەموو کاتێکتان هەر خۆشی و شادی بێت خۆشەویستانمان لەم بەرنامە تایبەتەدا هاتینە کۆتایی بە و هیوایەکە هەمیشە بەردەوام لە خۆشی و شادی دابن تا بەرنامەیەکی تایبەتی دیکە بە خواتان دەستپێرین خواتان لەگەڵ ئینشاءالله ئێوەش گردنمان ئازاکەن بینەرانی عزیز وەک هاوکارم ئاماژەی پێکرد لە ڕۆژانی جەژن ئینشاءالله و دواتریش هەر لە خزمەتتان تەسبیحەکەت ئەوە با بیکەم وعدی یا تەسبیحەکەم بۆ بێنێ ئەوە هێشتا هەر هەموو ڕۆژ لە سبەی تەواوی گردن مازاگا گەر تەواو نەبوو ڕەمەزان نایکە بۆ گردن ئازان تەسبیحی خۆم وەرگرمەوە خوا دەستان خۆش بێ دووبارە بە بەرهەمێکی مامۆستا ئەمیری مەلەکی سرودبێژ و مناجاتبێژی ڕۆژهەڵاتی کوردستان شەڵام بڕگەی یان ئەم بەشەی هەم ڕۆژەی جەژن لەگەڵ ئێوە کۆتایی پێێنین و لە ڕۆژانی تر و لە کات و ساتی ترای شڵ لەگەڵتانە بەخواتان دەستپێن. صلوات الله على الهادي مبعوث الخير لأمته الله رآه وأكرمه ونال الكون بطلعته أول كلام بعد السلام على النبي محمد خير الأنام على النبي محمد
خير الأنام أمصح وسلم على التهامي صاحب دين محمد بدر التمام صاحب دين محمد بدر التمام يا رسول الله يا حبيب الله يا رسول الله يا حبيب الله صلى الله عليه وسلم صلى الله عليه وسلم فمحمدنا يا نبي وسيدنا يا نبي فالعز لنا يا نبي لإجابتي يا نبي الله الله صل على النور الذي يحيا الله الله صل على النبي يحيا يا نبي تا مدينة يا نبي هر كردستان يا نبي تا مدينة يا نبي جانو دلم يا نبي پیشکش با تو يا نبي الله الله صل على النور الذي يحيا الله الله صل على النور الذي يحيا الله الله صل على النور الذي يحيا الله أكبر الله أكبر الله أكبر ولله الحمد لا إله إلا الله الله أكبر الله أكبر الله أكبر ولله الحمد لا إله إلا الله الله أكبر الله أكبر الله أكبر ولله